بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست بۆردومانکردنی بارەکەەکانی حەجی شعبی لەلایەن هێزەکانی ئەمریکا کاردانەوەی بەرفراوانی لەلایەن عێراقیەکان بەدوای خۆی داهێنا بەشێک لە فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراق داوای دەرکردنی هێزەکانی ئەمریکا دەکەن و هەروەها ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی عێراق کۆبەوە و تێیدا باسی لەوە کردووە کە پێداچوونەوە بە پەیوەندیەکانیان لەگەڵ هاوپەیمانی نێودوڵەتی دەکەن. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی حەسەن بارام نووسەر و چاودێری سیاسی هەروە لە هەولێرەوە کار و خوشناو سەرۆکی نووسیتی ئەمریکی کوردی تاوتوێم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبینی. درنگانێکی شەوی ڕابردوو ژمارەیەک فڕۆکەی F-15 ئەمریکا کە لە بنکەیەکی سەربازی ئەردەنەوە فڕیبوون 5 بارەگای هێزەکانی هەشتی شعبیان لە ناو خاکی عێراق و سووریا بۆردومان کردو بەهۆیەوە 28 کەس کوژران و 50 تریش بریندار بوون. لە دوای هێرشەکە وەزارەتی بەرگری ئەمریکا لە ڕاگەیاندراوێکدا ڕایگەیاند هێزەکانیان هێرشێکی ئاسمانیان بۆ سەر 5 بنکەی کەتایبی حیزبوڵڵای سەر بە هەشتی شعبی ئەنجام داوە. بەپی ڕاگەیاندراوەکە 3 لە بنکەکان لە عێراق و 2 بنکەی دیکەش لە سووریا بوون. لە نێو بنکەکاندا کۆگەی چەک هەبوو و پلانی هێرشکردنە سەر بنکەی سەربازی هاوپەیمانان لە عێراق داڕێژراوە. هاوکات مارک ئیسپەر وەزیری بەرگری ئەمریکا و مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی وڵاتە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا سەرکەوتنی هێرشەکانیان ڕاگەیاند. وەزیری بەرگری ئەمریکا ڕایگەیاند لە ڕێی هێرشکردنە سەر کۆمەڵێک گروپی سەربەئێران ڕێکاری پێویستیان بۆ بەرگریکردن لە بەرژەوەندیەکانیان گرتووەتە بەر. جگەلەوە مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا وتی ئەمریکا هەڵسوکەوتی ئێران لە هەڕەشە خستنە سەر گیانی ئەمریکیەکان قبوڵ ناکات و بەتوندی وەڵام دەداتەوە. هێرشەکانی ئەمریکا لە کاتێکدا ئێوارەی ڕۆژی هەینی چەند موشکێک لە سەربازگەی کەیوەن لە کەرکوو کەوتنە خوارەوە و بەهۆیەوە بەڵێندەرێکی ئەمریکی کوژرا و 4 سەربازیشیان بریندار بوون. وەزیری بەرگری ئەمریکا لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی داوتیشی هەنگاو و کردداری دیکەش بە گوێرەی پێویست بۆ دڵنیابوون لە بەرگری لەخۆکردن و بەرپەرشدانەوەی کردداری خراپی ئەو گروپە چەکدارانەی سەر بە ئێرانن دەگرنەبەر. لە بەرامبەردا وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بەیاننامەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیاند عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی دەست لە کارکێشاوی عێراقی دانەی هێرشەکەی ئەمریکای بۆ سەر بارەگاکانی هەشتی شعبی بە وەزیری بەرگری ئەمریکا گەیاندووە. وتەبێژی عادل عەبدولمەهدی ڕایگەیاندووە بۆردومانکردنی بارەگاکانی هەشتی شعبی پەرسەندنێکی مەترسیدارە. نووسینگەی عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکان ڕاگەیاندراوێکی لەبارەی بۆردومانەکەەوە بڵاو کردەوە و ڕایگەیاند سیستانی دانەی ئەو هێرشە سەربازیانەی ئەمریکا دەکات کە کردیە سەر ژمارەیەک بارەگەی فەرمی چەکدارانی سیستەمی بەرگری هێزەکانی عێراق و بووە هۆی ژمارەیەک شەهید و بریندار. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە سیستانی بە پێویستی دەزانێت ڕێز لە سەروەری عێراق بگیرێت و قبوڵیش ناکات لە ڕێگەی هەندێک لایەنەوە وەڵامی نایاسایی ئەو هێرشانە بدرێتەوە. هاوکات ئەبوو مهندیس جێگری و سەرۆکی دەستەی هەشتی شعبی لە یەکەم کاردانەوەی داوتی خوێنی شەهیدەکانیان بە فیڕۆ ناچێت و وەڵامێکی تند و جەرگبڕیان بۆ هێزەکانی ئەمریکا لە عێراق دەبێت. جگەلەوە دەنگۆی دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە عێراق جارێکی تر سەری هێڵداوەتەوە و هێزە شیعەکان داوای چوونە دەرەوە و دەرکردنی ئەمریکا دەکەن. هاوپەیمانی فەتح کە دووەم گەورەترین کوتلەی ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لەلایەن هادی عەمری فەرماندەی لیواکانی بەدر ڕابەرایەتی دەکرێت لە ڕاگەیاندراوێکدا داوای کردووە بە شێوەیەکی بەپەلا لەبارەی دەرکردنی هەموو هێزە بیانیەکانی ناوخاکی عێراق بە ئەمریکاشەوە بڕیارێک دەربکرێت. عەسایبی ئەهلی حەقیش کە هێزێکی دیکەی سەر بە هەشتی شعبیە و خاوەنی 15 کورسیە داوای کرد یاسایەک لە پەرلەمان دەرچێت بۆ دەرکردنی سەربازانی ئەمریکا. هاوکات کازم عیساوی جێگری سەربازی مقتەدا سەدر ڕابەری هاوپەیمانی سایرون کە گەورەترین لایەنی نێوە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاماژەی بەوە کردووە هێرشەکە دژ بە سەروەری عێراق ئەنجامدراوە و داوای کرد عێراق نەکرێتە شوێنی ململانێ سەربازیەکانی ئێران و ئەمریکا. کەتایبی حەزبوڵڵاش کە ڕوبەڕووی هێرشەکە بووەتەوە لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بەوە کردووە بەتوندی وەڵامی هێرشەکە دەدەنەوە و لەو بارەوە ئەبوو ئەحمەد بەسری فەرماندەی سەربازی حیزبوڵڵا ڕایگەیاندووە هێزەکانیان لە ئامادەباشیدان بۆ پەلامەردانی بنکە سەربازیەکانی ئەمریکا. هەروەها محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند ئەو هێرشانە شکاندنی سەروەری خاکی عێراقە و وتیشی پێویستە سەرجەم هێزەکان لە ژێر فەرمانی سەرکردەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقدا بن. لای خۆیەوە کۆماری ئیسلامی ئێران کە بەوە تۆمەتبار دەکرێت لە ڕێگەی گروپە شیعەکانەوە مەترسی بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە عێراق دروست دەکات کاردانەوەی بەرامبەر هێرشەکان نیشاندا و ڕایگەیاند ئەو هێرشانە نیشانەی پشتیوانی ئەمریکایە لە تیرۆریزم. عەباس موسەوی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند ئەمریکا نیشانیدا هیچ ڕێزێک بۆ سەروەری وڵاتان دانانێت و
دەبێت چاوەڕێی دەرهاویشتەی ئەم هێرشان نایاساییانەی بکات. بە گوێرەی دوای نامار کە حیزبوڵای عێراق ڕایگەیاندووە 28 چەکداریان کوژران و زیاتر لە 50 دیکەش بریندار بوون کە ژمارەیەک سەرکردا لە ناو کوژراوەکاندان. جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک حەسان بەخێر بن سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە هۆکاری بۆردومانکردنی پێکانی حەشد لەلایەن ئەمریکاوە لە پارێزگای ئەنبار بە دیاریکراوی بۆ چی دەگەڕێتەوە. زۆر سپاس بۆ ئێوە سڵاو بۆ بینەرانی کەناڵەکەتان و بە خێراتنی میوانە بەڕێزەکەش دەکەم لە هەولێرەوە. لە ڕاستیدا ئەوەی کە دوێنە ڕوویدا پێشبینی کراو بوو و هەنگاوێکی چاوەڕوان کراو بوو کە چی لە بەرامبەر هێزە میلیشایەکانی عێراق یان لە بەرامبەر هێزەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە ئەم جۆرە ڕووداوانە ڕوو بدەن، چونکە ئێمە لە قۆناغێکی تازەی گرژبوونەوەی دۆخی عێراقین کە کۆمەڵێ مەترسی بوونیان هەیە و پێم وایە ئەمە سەرەتای گەرمکردنی ئەو ئەگەرانەیە و گەرمکردنی قۆناغێکی نوێی پڕ لە تەنگەژە و پڕ لە مەترسیە لە بەرامبەر عێراق و عێراقیەکان و ناوچەکە. ئێوە گەر سەرنجتان دابێ لە 5-6 ڕۆژی ڕابردووە حەشدی شعبی لە کۆی عێراق لە پڕا کەوتە ئینزاری جیمەوە. دوای ئەو ئینزاری جیم بڵین هەرە بەرزەکەیە بڵین ینی لە بەرزەکە تۆزێک کەمترە کە کەوتە ئینزاری جیمەوە. بە دوای ئەوە لە پێگەیەک لە مووقعێک بنکەیەکی ئەمریکی لە کەیوان لە کەرکووک دەدرێ و سەرئەنجام کۆمەڵێ سەربازی ئەمریکی بریندارە بن و کەسێکی بە بۆچوون و بە پێی زانیاریەکان کە گرنگە لە نێو ئەو بنکەیە بووە کوژراوە. بەڵام هەندێک زانیاری ڕاست نییە کە دەڵێن بەڵندەرێکی ئەمریکی نێ بۆ هەندێک دەڵێن ئەمە بەرپرسێکی دەستگای هەوڵگری ئەمریکا بۆی لە کەرکووک لە سەربازگای کەیوان کوژراوە. کۆمەڵێشت پێمان دەڵێ ئەمە بەڵێندەر نەبووە. یەک زۆربەی میدیاکانی ئەمریکا و تۆڕە کۆمەڵایەتەکان و دام و دەستگاکان سەرقاڵ بوون بەم ڕووداوەوە و زۆر بە گەورەی باس ڕووداوەکەیان کرد و کۆمەڵێ زانیاری کە باس دەکا ئەوە بەڵێندەر نییە بەڵکوەوە کارکتەریان ئەفسەرێکی دیاری CIA بووە و لە هەمان کاتیشە بۆ ڕووداوێکی وا ئەگەرە گەورە نەبێ و مانای خۆی نەبێ ئەمنی قەومی ئەمریکا کۆبوونەوەی کردووە و کارکتەرە سەرچەکانی ئەمریکا کۆبوونەوەیان کردووە و دوجاریش وەزیری خارجی ئەمریکا بە پەلەگەیشتوتە بنکەی عین الئەسەد لە عێراق و پەیام گۆڕینەوە و وشارکردنەوە لە نێوان کاربەدەستانی وڵاتی ئەمریکا و حکوومەتی عێراقا بۆ بە تایبەتی خودی عادل عەبدولمادی بۆیە لە بەرامبەر ئەوە ئەمریکا وەک دژەکردارێک پەلاماری باشە. بەس بۆچی مەسەرەن هێرشەکەی سەر ئەمریکا لە سەربازگەی کەیوان بووە لە پارێزگای کەرکووک، بەڵام هێرشەکەی ئەمریکا لە قایم لە بڵێن لە قەزای قایم لە پارێزگای ئەنبار لە ڕۆژاوی عێراق بووە؟ ئەمە بە بۆچوونی من پەیوەندی بە دابەشبوونی جوگرافیای سەربازیەوە هەیە. ینی ڕەنگە لە کەرکووکە زۆر بنکەیەکی دیار و ئەوانەی فڵانە هێز یان بۆ نمونە حیزبوڵای عێراقی نەبوو بێت، ڕەنگە ئەو بارەگایانە کە پێشتر تەنسیتی لەسەر بوو بێت و یان دیقەت دانرا بۆ بەرنامەی بۆ دانرابێ یان باشتر لەبار بوو بێت بۆ ئەوی لێبا ئەو پێشبارەگایە بۆ کەسەی لە ناو سنوورەکانی عێراقایە دووشی لە ناو سنوورەکانی سووریایە پێم وابێ ئەوانە هەم بە زەقی لەبەر چاو بوونە و هەم ڕەنگە پێشتر ئەمریکا دراسی ئەمەی کردو بێت و دراسی ئەو پێگە و شوێنانەی ئەم جۆرە هێزگەلەی کرد بێت کە هێزی میلیشایی عێراقین و لەو سنوورانە هەیەیان لە ناو خاکی سووریا هەن. بۆیە دوجار لە دژەکردارێکە
پەلاماری ئەو شوێنانی داوە لە ڕێگای فڕۆکەی F15ەوە هەندێک لەسەر چاوەکان دەڵێن F15 و هەندێکشی دەڵێن F16 ئەمە زۆر ڕوون نییە کە ڕەنگە کێشەی ئێمەش و بینەر دەبێ بۆیە قوربانی لێکەوتوتەوە دو ئاماری ئەو قوربانیە باس لە 27 کوژراو و 51 بریندار و باس لەوەش دەکەن 3 بۆ 4 لە کوژراوەکان ئەفسەر و خەڵکی شارەزای ئێرانی بوو بێت سەرڕای زەرەر و زیانی گەورە لە چەک و تەقەمەنی کە لەو بارەگایانە بوو. بەڵێ سپاس دەکەم دەتەگەرم و لای بەرزت کاک کارۆخ جەنابیشت بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونتان سەبارەت بە کاردانەوەی لایەنە عێراقیەکان دوایەوەی کە کۆمەڵێک کاردانەوە هەبوو سەبارەت بە بردومانکردنی پێگەکانی حەشدی شعبی و ئەنجومەنی یاساییی نیشتیمانی عێراقیش کۆبۆتەوە باز دەکەن کە پێداچوونەوە دەکەن بە پەیوەندی لەگەڵ وڵاتانی هاوپەیمان یاخود هاوپەیمانی نێودوڵاتی پێ دوای عێراق دەتوانێت پێداچوونەوەی بکات یاخود ڕێکارێک بگرێتە بەر؟ سڵاو لە بەڕێزت کاک حەکیم و سڵاو لە کاک حەسەن و بینەرانی بەڕێزی کەناڵی پێیام. دیارە ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا لە عێراق و پێشتریش ئەوەی کە ئەوە دەسەڵمێنێت کە عێراق بە هیچ شێوەیەک سەروەری نەماوە و ئەوەی دەگوزارێت لە عێراق شەڕێکە کە لە نێوان دوو وڵاتی دژیەک کە وڵاتی ئێران لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە و ئەوەی کە جنابەت پرسیار دەکەی کە عێراق دەتوانێت هیچ بکان خێر پێم وانییە کە بتوانێت بەرەنگاری هەژمونی ئەمریکا لەلایەک و لەلایەکی تریش بەرەنگاری هەژمونی ئێران ببێتەوە چونکە وەکو باسمان کرد ئەمە سلمێنەری ئەوەیە کە عێراق شتێکی نەماوە بە ناوی سیادە یان سەروەری و دیارە کە بنکە و بارگاکانی هەم ئەمریکا و هەم حەشدی شعبی بە شێوەیەکی بەربڵاو لە ناو عێراقا بڵاو بوونەتەوە گەر بینە سەر داتایەک لەسەر هێزەکانی ئەمریکا دەتوانین بڵێین کە ئەمریکا نزیکەی 12 بنکەی سەربازی لە عێراقدا هەیە و ژمارەی سەربازەکانی زیاتر لە 5200 سەرباز و هەروەها هێزەکانی حەشدی شعبیش لە دوای سەرهەڵدانی داعش کە بە فتوایەک دروست بوون زیاتر لە 67 گروپ هەن لە عێراق و هەندێک دەڵێن نزیکەی 180,000 چەکداریان هەیە و ئەمانەش لە ژێر هەژمونی ئێراندا زۆربیان بۆیە ئەمەی کە ڕوون و ئاشکرا ئەوەیە کە عێراق بۆتە مەیدانی ململانەی نێوان ئەمریکا و ئێران و عێراق سەروەری نەماوە و هەروەها پێم وایە کە ئەمەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا دوای ئەوەی کە لە چەند جارێک پێشووتر کاربەدەستانی کۆشتی سپی عێراقیان ئاگدار کردبووە و حکوومەتی عادل عەبدولمەهدییان ئاگدار کردبووە کە بتوانن چارەسەرێک بۆ میلیشیەکانی حەشدی شعبی دابنێن و ڕێکیان بخەن لە ژێر چەتری سوپای عێراقدا بەڵام ئەمە نەکرا و لە سێزدەی ئەم مانگەدا لە سێزدەی 12 مایک پۆمپیۆ هۆشداریدا هێزەکانی حەشدی شعبی کە ناکرێت بە هیچ شێوەیەک هیچ ئامانجێک یاخود بەرژەوەندیەکی ئەمریکا لە عێراق بکرێنە ئامانج ئەگەر شتێکی لەو بابەتە ڕووبداەوە ئێمە کاردانەوەیکی زۆر توندمان دەبێت ئەوەی کە مامۆستا حەسەنیش ئاماژەی پێکرد لە دوو ڕۆژی ڕابردوو بینیمان کە بنکەی سەربازی کەیوان لە کەرکووک کراوەتە ئامانج و کەسێکی ئەمریکی کوژراوە بۆیە ئەمریکا ئەم کاردانەوە توندەی هەبووە و هەمان شێوە هێرشیان کردوتە سەر سێ بنکەی گەورەی حزبی حزب اللهی عێراق ئەویش وای کردووە کە ژمارەیەکی زۆر لە قوربانی لێ بکەوێتەوە. بەڵێ سەبارەت بەوەی کە بەڕێز وتت 12 بنکەی سەربازی ئەمریکا لە عێراق نزیکەی 6,000 بڵین سەرباز یعنی ئەو بنکانە بەڕەزامەندی حکوومەتی عێراقن و بوونیە ئەو ژمارە زۆری سەرباز ینی کاریان تەنها ڕاهێنان یاخود بڵێن کاری دیکەشیان هەیە؟ لە چوارچێوەی ڕێکەوتنامەی سۆفا کە لە 2008 تاوەکو 2011 لە نێوان حکوومەتی عێراق و ئەمریکادا ئیمزا کرا ئەم ڕێکەوتنامەیە بەجوێری ئەم ڕێکەوتنامەیە لە کۆتاییەکانی 2011 دوا سەربازی ئەمریکا لە خاچ عێراق شایەوە بەڵام چونکە لە ناو هەندێک لە بەندی ڕێکەوتنامەکەدا هاتبوو کە عێراق پێویستی بە ڕاهێنەر هەبێ یاخود پێویستی بە هەر هاوکاریەکی سەربازی هەبێ ئەوە یەکێک لە بەندەکانی ڕێکەوتنامەی سۆفا ئاماژە بۆ دەکات کە ئەمریکا ئامادەیە بە هەموو شێوەیەک هاوکاری بکە یاخود ئەگەر ئاسایشی عێراق بکەوێتە مەترسیەوە ئەوە ئەمریکا بۆی هەیە کە بە شێوکی ڕاستەوخۆ تەداخلی شؤونی ئەمنی عێراق بکە ئەوە بوو کە لە 2014 داعش سەری هەڵدا ئەمریکا ژمارەیەکی زۆری هێزەکانی گەڕاندەوە عێراق
و کۆمەڵێک بنکەی سەربازی زۆری کردەوە کە بەشێکی زۆریان بە ڕەزامەندی حکوومەتی بەغدایە بێگومان چونکە بەجۆری ئەو ڕێکەوتنامەیە حکوومەتی بەغدا ڕەزامەند بوو بۆ ئەوەی کە هێزەکانی ئەمریکا بگەڕێنەوە و بتوانن کە داعش ڕێشەچێش بکەن و لە ڕێگوڕێشەی دەربێنن لەبەرەوە بەشی زۆریان لەو ئەو هێزانی ئەمریکا بە ڕەزامەندی حکوومەتی عێراقن ئەگەرچی بەڵای کاریان ئەمریکا بخوێن عێراقی بەڵێ ئەمریکا بە خوێن عراقی داگیر کردووە لە ساڵی 2023 و نزیکەی 5,000 سەربازی لە عراق کوژراوە و زیاتر لە 3 تریلیۆن دلاری پارە سەرف کردووە لەبەرەوە هەروە ئاسان نییە کە ئەمریکا دەستبەرداری عراق بێت بۆیە پێم وایە کاری ئەم هێزانش ئەوەیە کە یەکەم بەرژەوەندەکانی ئەمریکا بپارێزن دووەمیان بتوانن کە هەر مەترسیەکی تیرۆریستی اینجا هەر گروپێکی تیرۆریستی کە لە داهاتوش دروست دەبێت جگە لە داعش و پێشتر ئەڵقاعیدە کە هەبووە و هەروەها ئەگەر ئەم گروپانە دروست ببن یاخود ئێرانیان نارەکانی ئەمریکا حەشدی شعبی و ئەو پرۆکسیانەی کە ئێران هەیەی لەو ناوچەیە مەترسیەکانی ئەمریکا بخەنە بڵین بەرژەوەندەکانی ئەمریکا بخەنە مەترسیەوە ئەوە ئەم هێزانی کە ئەمریکا هەیەی بێگومان بەکاریان دێنێ وەکو بیمان کە بەکاری هێنان بەرامبەر بە حەشدی شعبی لە دوو ڕۆژی ڕابردوو. سپاس دەکەم دواتە گەرەمەوە لای بەڕست کاک حەسەن سەبارەت بەوەی کە هێرشەی ئەمریکا پێشێرکردنی سەروەری عێراق یاخود عێراق وەکو مامۆستاکارە وتی ئێستا سەروەری نەماوە؟ دیارە ئەگەر قسە لەسەر سەروەری بکەین بەڕاستی عێراق لە 2023 سەروەری لە دەستداوە بەڵگەشت بۆ ئەمانە ئەگەر ئێمە دیقەتی خاریتەی یان نەخشەی تەداخلاتی وڵاتانی تر لە عێراقا بکەین ئەوە تەنها وڵاتێک نییە لە عێراقایە تۆ دیقەت لە ئەمریکا ئێستا بوونی هەیە باس لە 8 بۆ 12 بنکەکرێ و بە کەیفی خۆیان ئەم هێزانە دەسوڕێنەوە و بەشداری لە شەڕی تیرۆرداکەن و بەشداری لە مەشق و ڕاهێنانی هێزی پێشمەرگە و هێز عێراقیەکانەکەن و دوجار پاراستنی بەرژەوەندەکانی ئەمریکا ئەمە ڕوونە مەهامیان و زۆریش پابند نابنە و ڕێککەوتن و بڕیارانی کە لایەن حکوومەتی عێراقەوە ئەدرێت چکە ئەوانیش پیان وایە لە ئەساسە کە سیادەی عێراق نەماوە ئەمە لایەتر خۆتان نەزان ئێران ئێستاکە حاکمە لە عێراقا ئەگەر خۆشی ڕاستە و خۆ نەهات بێت لە ڕێگای ئەو گروپانی کە دروست کراون لە ژێرناوی حەشدی شعبیە یان لە ڕێگای هێزە سیاسی شیعەکان و لە عێراقا ئێران ئێستاکە دەستێکی باڵای هەیە و بەرژەوەندی هەیە لە عێراقا تا ئەڕواگاتە سووریا و لوبنان و ڕۆژەڵاتی کەنداو و ئەمە نایشارێت و کۆماری ئیسلامی ئێران ئەمەش ناشارێتەوە کە ئەو کۆمەڵی بەرژەوەندی هەیە و پارێزگاری لە بەرژەوەندەکانی خۆیەکە لە لایەکی ترەوە حکوومەتی تورکیا خۆتان دەزانن بەشێکی دەیان کیلۆمەتری لە خاکی کوردستان داگیر کردووە ئەمەم سیادەیە لەکوێیە لە ڕاستیە حکوومەتێکی لاوازی بێسیادا و بێ ئیرادا و پشک و بڵاو و لەژێر هەژمون و کاریگەری وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتیایە بۆیە ناتوانێت سیادەی خۆی بگەڕێنێتەوە نەخێر دەوڵەتی عێراق سیادەی نییە و کە سیادێشی نییە بە ئاسانی ئەم وڵاتانە چی لە ڕووی هەرێمایەتیەوە یان لە ڕووی نێودەوڵەتیەوە دەخالەتەکەن لە کاروباریە بە تایبەتی ململانیەکانی ئێران و ئەمریکا هێواشواش بۆ قۆناغی سەختتر و دژوارتر دەڕوا ئەمەوە ئەکا تەداخلاتەکان تا ئەو ململانەیە لەسەر بەرژەوەندەکانیان زۆرتر بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ پێ عێراق مەیدانێکی گرنگە بۆیە تەداخلاتەکان زیاتر ئەبێ و سیادەی عێراق زیاتر پێشێ لەکرێت باشە بەس لەناو ئەو گروپانەی سەباس لەوەکەی 16 گروپی 8 بڵین ئێستا لە چوارچێوی حەشد شعبی ڕێکراون بە یاساکیش کراون و بەشێک لە بڵین هێزی ئەمنی عێراقی ینی بۆچی تەنە بارەگەی حیزبوڵڵا بردومان کراوە لەلایەن ئەمریکا یاخود ینی بۆ تەنە ئەو بە ئامانجگیرەوە بەڵێ ئێمە وەکو دیارە ینی 16 گروپ فەسیلی حەشدی شعبی هەیە ژمارەیان باسی سەتەکرێ باسی 120,000 شەکرێ هەنێشت هەیە بەنهێنی هێڵنەوە بەپی زانیاری من ینی ژمارەکان زۆر ناخەنە میدیاوە و زۆر باسی لێ ناکەن لەبەر کۆمەڵێ عوامل ئەم هێزانی کە دروست بوونە بەشی هەر زۆریان
وەلایەن بۆ ئێران هەیە لە ناوانەشە حزب الله نایشارێتەوە یعنی نایشارێتەوە کە ئەو بڕای بە ویلایەتی فقی هەیە و خۆی بە جزئێ لە استراتیژێتی ئێرانی ئەزانێت لە ناوچەکە بۆیە لە عێراقیش ئامادەیە شەڕ بکات لەسەر مەساڵحی شیعەگەرایی و لەسەر کێشە تایفیەکان و لەسەر ئێران لە سووریاش ئامادەیە و لە لوبنان و لە هەر شوێنێکی تریش ئامادەیە کەواتە حزب الله بەڕوونی یعنی کارکتەرەکانی سەرکردەکانشیان نایشارنەوە کە ئەوان تەواو بەشێکن لە پرۆژە ئێرانیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆیە ئەمە لایەک لە لایەکی تریش ئەو لێدانەی کە لە کەیوان دراوە ئەمریکا پێی وایە کە ئەوان لە پشتەوەی ئەو لێداننا لەبەر ئەم دوو هۆکارە حزب الله سەرڕای توندی گوتارەکانی و هەڕەشەکردنی لە ئەمریکا ئەوانە لەبەر ئەم سێ هۆکارە کە حزب الله کرایە ئاماج و بەرپرسانی باڵای ئەمریکا نایشارنەوە دەڵێن ئەمە قۆناغی یەکەمە و هەوڵی تریشمان هەیە بۆ لێدان لەو گروپانە بۆی تەعدی بکرێن و بۆ ئەوەی ئەمن و ئاسایش نەخەنە مەترسیەوە و پێیان وایە ئەمریکا پێی وایە کۆی حەشدی شعبی سەر بە کۆماری ئیسلامی ئێرانە و ئەمەش بە هەڕەشە و مەترسی بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا چی لە عێراق و چی لە وڵاتانی تر دەبینێ. باشە بەس سەبارەت بە مەسلەی دەرکردنی هێزەکانی ئەمریکا کۆمەڵک کاردانەوە هەبوو ئەوەی کە بۆ نمونە موقتەدا سەدەت دەڵێ وەرن هاوکارم من باڵە ڕووی یاسایی و سیاسی هێزەکانی ئەمریکا دەربکەین پرۆژە یاساکیش پێشتر لە پەرلەمانی عێراق و پێ دوایە ئەمە دووبارە بخرێتەوە بەرباس یاخود دەتوانن لە نەشیعەکانی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەربکەن. ئێمە لە ڕاستیە دەبێ پەنجەم بخەینە سەر ڕاستیەکان یعنی ناکرێ خەڵک ئەوە بکەین تێبگەێنی لە ڕاستیە نە ئەمریکا لە عێراق بەبێ شەڕ دەرەچێ و نە ئێرانیش بەبێ شەڕ لە عێراق دەرەچێ چونکە ئەمە مەیدانێکی گرنگی ململانەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەم دوو هێزە سەرەکیە و هاوپەیمانەکانی لە شەڕ و لە بەربەرەکانیان بۆیە لە ڕاستیە نە بە حکوومەتی عێراقی نە بە پەرلەمانی عێراقی نە بە کەس ئەمریکا ناچێتە دەرەوە لە عێراقا وەکەوەی مامۆستا کاروخ باسی کرد پارەیەکی خەیاڵی سەرف کردووە و دەیان هەزاران قوربانی داوە و کۆمەڵێ مەسلحەتی اقتصادی استراتیژی و هەنێ بابەت بە ئەمنی قومی ئەمریکا و ئیسرائیلەوە هەیە بۆیە عێراق جێ نایەڵێ ئەگەر ڕۆژانە پەرلەمانی عێراق دەیان بڕیار دەرکا و هێزەکان هەر هەڵوێستێکیان نەبێ من پێم وانە نە ئەمریکا دێتە ژێربار ئەوە و نە ئێرانیش دێتە ژێربار ئەوەی کە عێراق جێبێڵێ بۆیە عێراق مەیدانی چی گەورە و مەترسیداری بەرژەوەندی و ململانێ و پێکدادانی ئەو دوو هێزە گەورەیە. سپاس دەکەم کاک کارۆخ بکەین و لای بڕێزت سەبارەت بە ڕێکەوتنامەی ئەمنی نێوان عێراق و ئەمریکا هیچ بەرگەیەکی تێدا سەبارەت بەوەی کە بەبێ ڕەزامەندی حکوومەتی عێراق ئەمریکا نەتوانێت بردومانی ناوچەکان بکات چونکە باس لەوە دەکرێت عادل عەبدولمەهدیش خۆشی ئاماژە بەوە کردووە کە پەیوەندی پێکراوە لای وەزیری دەرەوەی ئەمریکا و هەوڵی داوە ڕێگریش بکە بەڵام نەیتوانیوە ئەم ڕێگریە بکە. بجۆرەی ئەو ڕێکەوتنامەی کە لە نێوان حکوومەتی عێراق و ئەمریکا بەستراوە خود دواژ و کراوە ئەمە دەسەڵاتێکی فراوان دەداتە ئەمریکا کە بەڕاستی ئەم بڕگەی تێدا نییە کە بڵێ بەبێ ڕەزامەندی بەغدا دەتوانی هێرش بکە یا خود هێرش نەکە یعنی هەر ئاماژە بۆمە نەکراوە بەڵام ئاماژە بۆ کراوە کە ئەمریکا دەسەڵاتی جوڵەی سەربازی هەیە لە کاتی پێویست دەتوانێت بەڵێ بەڵێ لەگەڵ عادل عەبدولمەهدی کردووە کە ئێسپەر پێی ڕاگەاندووە کە ئێمە لەبەرەوەی بەرژەوەندەکانمان کەوتوتە مەترسیەوە بۆیە ئێمە ڕیاکشن و ڕەتفەعل و کاردانەوەی زۆر توندمان دەبێ و پێشتریش هەر کاتێک ئەمریکا قوربانی مرۆیی لێ کەوتبێتەوە هێرشنیارەکانی ئەمریکا ئەمە ئەمریکا لە هەموو شوێنێک کاردانەوەی زۆر توندی هەبووە بەڵام ئەوەی کە پێشتر بۆ نمونە فڕۆکەیەکی بێ فڕۆکەوانانی کە بە درۆن ناسراون لە کەندا و دەکەوێتە خوارەوە کە ئێران دەیخاتە خوارەوە ئەمە چونکە قوربانی جانی لێ نەکەوتەوە لەبەرەوە ئەمریکا وەکو ئەوەی کە ڕاگەیەندرا دەخولک بەر لەوەی هێرش بکرێتە سەر ئێران بڵێن ترامپ بڕیارەکەی هەڵەشاندێتەوە بۆیە پێم وایە کە کاردانەوە توندەکەی ئەمریکا لە چوارچەوەی ئەوەدا بووە کە قوربانی هەبووە لە کەیوان
و بۆیە ئەمریکا ئەم ڕکاردانەوە توندەی بەرامبەر بە حزب وڵای عراقی هەبوو. بەڵێ سەبارەت بە بەرژەوەندەکانی ئەمریکا کە بەڕێزوتت ئەمریکا ناوێت بەرژەوەندەکانی بکەوێتە مەترسیەوە بۆ نمونە ئەمریکا چ بەرژەوەندێکی هەیە لە عێراق بەرژەوەندەکان مەسەلەن سەربازیە ئابووریە چییە بەرژەوەندەکانی چین لە عێراق؟ بەڵێ ئەمریکا بەرژەوەندی زۆری هەیە لە عێراق و عێراق لەسەر نەخشەی وزە لە بەڵێ بڵێن پێگەیەکی استراتیژی گرنگی هەیە بۆیە ئەمریکا بە هیچ شێوەیەک دەستبەرداری عێراق نابێ و بەرژەوەندی گرنگی هەیە هەم لە ڕووی سەربازی هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی دەتوانم بڵێم ئەمنیش چونکە ئەم عێراق ئێستا بۆ ئەمریکا زۆر گرنگە و ئەمریکا بە هیچ شێوەیەک دەستبەرداری عێراق نابێ و لەلایەکی تریش ئێستا ئەمریکا چاوی لە داهاتووی عێراقەوە پێی وایە کە عێراق نابێ بە هیچ شێوەیەک بکەوێتە دەستی ئێران و هەوڵەکانی ئەمریکا لە چەند مانگی ڕابردوو یاخود بەتایبەت لە ئیدارەی ترەمپدا بۆ ئەو بۆ کە هەژمونی ئێران لە عێراق کەم بکرێتەوە و دەستی ئێران لە عێراق ببڕێ بۆیە لە ڕێگای ئەم بڵێن ئابلوقە ئابووریانەی کە ئەمریکا لە چەند قۆناغێک بە 3 قۆناغ خستوێتە سەر ئێران بە ئامانجی ئەوەی کە بتوانێت ئێران بخاتەوە ناو چوارچێوەی سنوورەکانی و بە هیچ شێوەیەک ئەمریکا ئامادە نییە کە دەست بەرداری عێراق بێ و بەرژەوەندەکانی لە عێراق جێبێڵێ بۆ وڵاتێکی نەیار کە ئەمریکا بە نەیاری خۆی دەزانێت ئەویش کە کۆماری ئیسلامی ئیرانە بۆیە پێم وایە کە ئەمریکا بە شێوەیەکی ڕوون و ڕاشکا و گوتوویەتی کە ئێمە عێراق بە پێگەیەکی استراتیژی خۆمان دادنین و دەستبەرداری نابین. بەڵێ بەس وەکو نەوت ینی کە ترامپ زۆر بڵین ئابووریانە و بازرگانیە بیر دەکاتەوە ئەمریکا سوودمەندە لە نەوتی عێراق یاخود زۆرە پێشتیش باز دەکا و کێشەی کە عادل عەبدولمادی تووشی بخۆ پیشاندان سەرێڵدا لەوە سەرێڵێک کە عێراق کۆمەڵی گرێبەسی لەگەڵ چین ئەنجامدا. بڵین کە ئایا ئەمریکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ سوودمەندە لە نەوتی عێراق بەڵکو دەبێت بڵین ئایا ئەم نەوتەی عێراق ئایا خەڵکی نەیاری ئەمریکاش سوودمەندە لێی چونکە ئەمریکا ئەگەر خۆشی بە شێوەیەکی ڕاستەوخۆ چاوی لەوە نەبێت چونکە ئیکتیفای زاتیان هەیە دیارە ڕایانگەیاند کە لە ساڵی 2019 لە سەرەتای 2019 ڕاگەیاندرا کە ئەمریکا پێویستی بە هاوردەکردنی نەوتی لە دەرەوە نەماوە چونکە لە ناوخۆی ئێستا بە شێوەیەکی بە بڕێشی زۆر ئێستا نەوت بەرهەمدێ بۆیە ئەگەر بە شێوەیەکی ڕاستەوخۆش چاوی لەوە نەبێ بەڵام نابێ ئەم نەوتە یاخود داهاتی ئەم نەوتە بکەوێتە دەست نەیارەکانی ئەمریکا بۆی کە دژی ئەمریکا بوەستنەوە بۆیە پێشتر ئەمریکا هەم لە ڕێی مادی هەم لە ڕێی سەربازی هاوکاریی زۆری عێراقی کردووە بەڵام ئێستا ئەم بەشێک لە چەک و جبەخانەی حەشدی شعبی بەشێکیان هەر ئەمانن کە ئەمریکا کاتی خۆی بەخشیبوونی عێراق و ئێستا دژی ئەمریکا بەکاردێنەوە بۆیە ئەمریکا لەوە نیگەرانە کە مەسروفێکی زۆری کردووە و خوێنی زۆری ڕشتووە لە عێراق و ئێستاش نیارەکانی عێراق سوودمەندن لە سەروەتی عێراق لە نەوتی عێراق و ئەوان ئەم داهاتی عێراق بەکاردێن بۆی دژی ئەمریکا و دژی بەرژەوەندەکانی ئەمریکا بڵێن بجوولێنەوە و بەرژەوەندەکانی ئەمریکا بخەنەوە ترسیەوە. سوپاس دەکەن زۆر سوپاس بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت بە گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت. دیاریەکانی کۆمپانیا 3 جانتای قەبارە جیاواز، ئیحرام بۆ پیاوان، سەرپۆش بۆ دایکان و خوشکان، کتێبی مەککەی پیرۆز، کتێبی گەورەی و پیرۆزی ئاوی زەمزەم، کتێبی گەورەی هەردوو حەرەم،
شوێنی نزیک و خواردن و خزمەتگوزاری لە تایبەتمەندیەکانی کۆمپانیای سەماواتە. گەشتەکانی ڕابردوومان سەلمێنەری وتەکانمانە. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا، خوار مزگەوتی دارۆغا. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0 153 85 85. چی بخوازێ ئارەزووتان لارچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاڵ بوو خۆشترینیان بێتە سەرمێز هەموو چێژی برنجی ئیمانیا یەکتری داگرن ئامێ لە ڕۆژی لەدایک بوون تا تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجی مانیا هێزی خوانە شایستەی ماڵ میوانە. برنجی 11-21 هندی و 11-21 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تەندروستی خۆم لەلا گرنگە بۆیە هەمیشە بە دوای ئەو خۆراکانەدا دەگەڕێم کە لە شولارم تێک نادات و ئەم پارێزێ لە قەڵەوی بۆیە زۆر گەڕام تا باشترین برنجی سروشتیم دۆزیەوە. برنجی هاومەلی پریمۆم بۆنداری تایلەندی. ئەم برنجە لە سەدا 92 بۆندار و بەتامە لە کاتی لێناندا کەم زیاد دەکات. ئەزانی بۆ چونکە لە سەدا 100 سروشتیە و دوورە لە نیشاستە و چارەسەرە بۆ قەڵەوی. برنجی هاومەلی پریمۆم بۆ 48 وڵاتی جیهان هەناردە دەکرێت. پێویستمان بە بریکارە لە سەرجەم شارەکانی کوردستان و عێراق. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک حەسەن کرێم بۆ لای بەڕێزت سەبارەت بە شوێنی بۆردومانەکە بۆچی یانی هەدەفێک لەوە هەیە کە مەسەلەن لە ناوچەی قایم لەسەر سنووری بڵێن عێراق و سووریە ئەو ناوچەیە بۆردومان کراوە؟ دیارە بۆ دیاریکردنی ئەوان و ئەو شوێنی کە لی دراوە کۆمەڵێک فاکتن یانی کۆمەڵی هۆکار هەن لە پشتی ئێوە. خاڵی یەکەمیان حیزبوڵڵا بەبەردەوام هەڕەشاکە. خاڵی هەڕەشە لە ئەمریکاکە و خۆی بە بەشێک لەو استراتیژیەتی ئێران دەزانێ. خاڵی دووەم حیزبوڵڵایەکێ لەو هێزە شیعانەتانێک کە لە سووریا دەورێکی گرنگی هەیە بۆ بەشارەسەر. خاڵی دووەم حیزبوڵڵا هەڕەشە لە
ئەمنی قومی ئیسرائیلەکە بۆ نمونە هەنێک جار حیزب وڵای لوبنان باش لوبنان بەڵام ئەمانیش نایشارنەوە و چوونیان و هەندێک لێدوانی توندیان بەرامبەر چکە لە حیزب وڵای عێراقی شەر بەڵێ حیزب وڵای عێراقیش زۆر توندن چکە یەک دایرن یەک بازنن لەگەڵ حیزب وڵای لوبنانی و مەشروع ئێرانێکە و ئەوان بە بەردەوامی هەڕەشە لە ئیسرائیلەکەن هەڕەشە لە ئەمنی قومی ئیسرائیلەکەن و بوونیان لەو شوێنانە کە زمینەی لێدانەکەی ڕەخساندووە و بوونی چەک و تەقەمەنی گرنگیش لەو بارەگا و بنکانەی کە حیزب وڵای عێراقی تێدا بووە یعنی ئەمانە هەمووی هۆکارن خۆی ناوچەکە ناوچێکی سەرسنوورە و دەواازەی بوو کەمالی شەر هەم دەواازەیە هەم چوونیانە بۆ سووریا هەم هەڕەشەیانە بۆ سەر ئیسرائیل و هەم ئەو گومانەتانێک کە ئەمریکا یەقینی هەیە بەڵام ئێمە نازانین چکە ئەو زانیارانە و ئەو دوکۆمنت و ڤیددیویان لەبەردەست ئێمە نییە حیزب الله پەلامارەکەی کەیوانی دابێ جا ئەو هەمووی پێکەوە ئەوانە وای کردووە ئەو شوێنانە بکاتە ئامانج کە شوێنی گرنگ بوونە و بارگای لیوا و چەندین فەوج بووە و چەک و تەقەمەنی زۆری لێ بووە تو هەر ڕێژەی قوربانیەکان بەڵگەن بۆ ئەوە کە ئەو شوێنە گرنگ بووە ئەم بڵێسەی ئەو ئاگرە و ئەو هەموو تەقەمەنیانی کە لەو لێدانا تەقینەتەوە بەڵگەیە بۆی کە چەک و تەقەمەنی زۆر وڵاتانەی کە کام وڵاتانە بوون کە کاردانەوەیان هەبوو لەگەڵەوە دابن لەگەڵ ئەو بردومانە بڵێ ئەوەی کە تا ئێستاکە بە ئاشکرا بە ڕاشکاوی لە میدیاکانەوە پشگیری لەوە کردووە ئیسرائیل و بەحرێنە باش ئیسرائیل و بەحرێن بە ئاشکرا ئیسرائیل و بەحرێن بۆچی مەسەلەن خۆتەزانی بەحرێن شیعەیە زۆری هەیە و دەسڵاتەکە لای سونەیە و هەمیشە بەشێک لە استراتیژێتی ئێران و ڕوتی شیعی بۆ بەحرێنە و لە ململانێ و هەنێک جار هەڵچوون و خۆپشاندانی زۆر گەوران بۆیە وەکو دوژمن دیقەتی زۆرینەیە لە بەحرێ بە پێی هەندێک زاریانەکان زۆرینەن بەڵام دەسڵات لای سونەیە بۆیە هەمیشە لە حاڵەتی خۆپشاندان و پێکدادان و ناڕەحەتی و بەحرێنیش پێی وایە ئەوە هەمیشە ئێرانە کە هان و دەعمی شیعەکانی ئەوەیەدا بۆی لە دژی دەسڵاتی بەحرێنی بۆستەوە ئیسرائیلیش ڕوونە یەخۆ پێش ئەمریکا ئیسرائیل لە چەندین شوێن لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە لە چەندین بارەگاکانی حەجی شعبی داوە بە تایبەتی حیزب الله دیارە تا ئەم هێزانە نزیک بوونەوە لە سووریا و لە ناو سووریا نزیک دەبنەوە لە سنوورەکانی ئیسرائیل و ئەمەش ئیسرائیل بە هەڕەشەی دانا و پێشی خۆشە کە ئەمریکا بێتە سەر خەت و دەست بکاتەوە چونکە ئێستا استراتیژی ئیسرائیل ئەوەیە کە لەگەڵ ئێران وردە بیگەین بە مریشکە ڕەشەکە و بە پێکدادان و هەڕەشەکان تا دێ تونترە بێتەوە بۆیە ئیسرائیل پێی خۆش ئەمە هەنگاوی بچێتە پێش. سپاس دەکەم کاک کارۆخ بگەرم وڵای بەڕێز سەبارەت بە پێدووە ینی کاردانەوەی هێزەکانی حەشت هەبێ چونکە یەکێک لەوانە ئەبوو مەهدی مەوەندیس کە بازدەوەیەکی کە خۆش یەکی لە سەرکردەکانی کەتایبی حیزب الله وتی وەڵامی ڕوونیان دەبێت ینی ئەو توانان هەیە بەرژەوەندەکانی ئەمریکا لە سەفارەت و بوونەوە لە بنکەکە بنکە سەربازیەکانی ئەمریکا بکەن ئاماج؟ بەڵێ بەدڵنیاییەوە هێزەکانی حەجی شعبی و توانایان هەیە کە وەڵامی ئەم هێرشی ئەمریکا بدەنەوە لەبەرەوە ئەمریکا هەموو سەربازگە و بنکە دیبلۆماسیەکانی خۆی هەم بنکە سەربازی و بنکە دیبلۆماسیەکانی خۆی ئاگدار کردوونەتەوە لەوەی کە ئەگەری کاردانەوەی حەجی شعبی ئەگەرێکی بەهێزە بە تایبەت بە سبەینێک کاتژمێردەی بەیانی لە ڕێوڕۆسمێکدا حەجی شعبی ئەم کوژراوانەی خۆی دەنێژێ لە بەغدا و بۆ زیاتر کۆکردنەوەی دەنجی شەقام هەڵدەستێت بە ئەنجامدانی ڕێپێوانێکی گەورە بۆ پشتگیری لە حیزب الله عراقی و بۆ پشتگیری لە حەجی شعبی بە شێوەیەکی گشتی بۆیە ئەگەری ئالۆزبوونی دۆخی عراق بەڕاستی ئەگەرێکی کراوەیە و ئەگەرێکی بەهێزە بۆ ئەوەی کە دۆخەکە بەرەو ئالۆزتر بچێ لار لەبەرەوە بوو کە مارک ئیسپەر وەزیری بەرگری ئەمریکا هۆشداری دا لەوەی کە ئەگەر هێزەکانی حەشدی شعبی یاخود حیزب الله کاردانەوەیان هەبێ بەرامبەر بە ئەمریکا ئەوە بە دڵنیاییەوە ئەمریکا کاردانەوەی تونتری دەبێ و هێرشی تونتر لەوە فراوانتر دەکاتە سەر هێزەکانی حەجی شعبی لەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو کردی بۆیە بەڕاستی دۆخی عراق پێم وایە کە بەرەو ئالۆزی زیاتر دەڕوا هەر لە سەرتاوە کاک حەچیم ئەمەی کە ڕوویدا
ئەوە بوو کە دوای ئەوەی کە ئەو خۆپیشاندە خۆڕسکەی کە لە بەغدا سەری هەڵدا دژی حکوومەتی بەغدا و دوای ئەوەی کە یەکێک لە شعارەکانی خۆپیشاندەران و یەکێک لە دروشمەکانیان ئەوە بوو کە ئێران دەبێت دەربچێت لە عێراق لەو کاتەوە ئەمریکا بە شێوەیەکی ڕاستە و خۆ پشتگیری خۆپیشاندەرانی عێراقی کرد و کاردانەوەی ئێران و حێزەکانی حەشدی شعبیش ئەوە بوو کە دەبێت وا بکرێ کە ئەمریکا پشتگیری لە خۆپیشاندەرانەکە بۆیە ئەم پێم وایە ئەم هێرشەی کە کرا سەر کەیوان لەو پێناوەدا بوو کە سنوورێک بۆ ئەمریکا دابدرێ بۆی پشتگیری خۆپیشاندەرانەکە بەڵام کاردانەوەی ئەمریکاش تونتر بوو بۆیە ئەم کار و کاردانەوانە بەرەو عێراق بەرەو دۆخێکی نادیار و ئاڵۆزی زۆر دەبا کە پێم وایە لە کۆتاییدا هەر عێراق و هاوڵاتیانی عێراقی زەرمەند بەڵێ بەڵام ئێستا و کێشەکە پێچوان نەبوو تۆ چونکە ئەمڕۆ بڵێ ناوسەرزیەکی زۆرە بوو لە خۆپیشاندەرانی بەغداد و ناوچەکان بۆ حەشت یعنی ئێستا و کێشەکە پێچوانە نەبووتەوە بەڵێ هەر ئامانجی حەشدی شەر ئەوە بوو کە فۆکەسی خۆپیشاندەران لەسەر گۆڕینی حکوومەت و دەرکردنی ئێران لە عێراق لا ببات بۆ ئەوەی کە فۆکەسی بخاتە سەر ئەمریکا کە ئەمریکاش داگیرکەرەوە ئەمریکاش پەلاماری حەشدی شعبی داوە ئەمریکاش قوربانی زۆری لە ناو هێزەکانی حەشدی شعبی بەڕاستی خەڵکێکی زۆری کردوتە ئامانج و قوربانی زۆری لێکەوتوتەوە لەبەرەوە ئامانجی حەشدی شعبی ئەوەیە کە خۆپیشاندەران چیتر لەژێر هەژمونی ئەمریکادا نەبن یاخود پشتگیری ئەمریکا قبول نەکەن بەڵکو شارعی شیعە بەتایبەت ئەوانی کە بڵێن زیاتر لە شیعەوە نزیکن کە نزیکەی 160 خەڵکی عێراق لە مەزهەبی شیعەیە و ڕێژەیەکی زۆری خۆپیشاندەرانی شیعان ئەگەرچی ئەم شیعانە ئەم خەڵکانە خەڵکی سادەن و پەیوەندیان لەوە ناچێت پەیوەندی و ئینتیبان بۆ هیچ لایەنێکی شیعیش هەبێ چونکە زیاتر گەنجن و دەتوانم بڵێم لە دایکبووی دوای 2000 بۆیە حەشدی شعبی دەوێت کە عەتفی ئەمانە ئەم خۆپیشاندەرانە بۆ لای خۆی ڕابچێشێت تاوەکو بڵێ کە ئێمە لە کۆتاییدا هەمومان عێراقین و ئەوەی بێگانەیە ئەمریکایە یعنی ئامانجی حەشدی شعبی ئەوەیە کە فۆکەسی خۆ ئەمریکا ئامانج و ئەمریکاش ئامانجی شەح بەڵێ ئێستا بە کورتی کاتمان کەمەوە سەبارەت بە مەسلەی دەرکردنی هێزەکانی ئەمریکا پێ دوایە لەمە دووە کاردانەوەی لانە عێراقیان چونکە ڕوون سەدر داوای دەرکردنی کردبوو و فەتحکە خۆیان نزیکەی مەسەلەن 100 کورسی پەرلەمانیا دەتوانن هێزەکانی ئەمریکا دەرکردن ئەگەر یاسایەک دەرچێت هێزەکانی ئەمریکا دەتوانن لە عێراق بمێنەوە نەخێر لەوانەیە بتوانن بە شێوەیەکی نەزەڕی یاخود تیۆری لە پەرلەمانی عێراق یاسایەک تێپەڕێنن بەوەی کە ئەمریکا دەبێت دەربکرێت لە خاچی عێراق بەڵام بە شێوەیەکی پراکتیکی و عەمەلی ئەمە ناکەوێتە قاڵبی جێبەجێکردن و ئەمریکا بە هیچ شێوەیەک دەستبەرداری عێراق نابێ و بنکەکانی چۆڵ ناکە بۆ نێاری خۆی کە ئێرانە بۆیە پێم وانە ئەگەر ئەم یاسایە تێژ بپەڕێت لە پەرلەمانی عێراق ئەوە بخرێتە بواری جێبەجێکردن. بەڵێ دوا پرسیام سەبارەت بە استراتیژی ئەمریکا لە سەردەمی داهەی ترامپا بۆ عێراق ڕوونە یاخود پێشتر ترامپ باسی لەو هێزەکانی دەکشێنێتەوە وڵاتەکەی هەم لە عێراق و هەم لە سووریا باسی لەوکەوان پۆلیسی خۆرەڵاتی ناوەڕاست نین ئێستا گۆڕاوە ئینجا لە سووریا شەر نەکشانەوەوان بە کورتی بێ سپاس دەکەین. دیارە استراتیژەتی ئەمریکا بەڕاستی ڕوون نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و بەتایبەت لە عێراق چونکە دیدگای ترامپ وەکو سەرۆکێکی نوێ لە دوای 2016 کە دەست بەکار بوو ئەو بە دیدگایەکی ئابووری سەیری دنیای دەکرد و ئەو بەڵێنیشی ئەوەشیدا کە هێزەکانی بچێشێتەوە هەم لە عێراق هەم لە ئەفغانستان هەم لەو شوێنانەی تر بۆ ئەوەی کە چیتر باجی خەڵکی ئەمریکا ئەو تاکس و باجێکی خەڵکی ئەمریکای دەدا لە دەرەوەی ئەمریکا سەرف نەکرێت بەڵکو لە ناوخۆ بۆ خزمەتکردنی هاوڵاتی ئەمریکی سەرف بکرێت بۆیە ئەم بەڵێنەی داوە ئێستاش ئەمریکا و ترامپ خودی ترامپ چەند جارێک عێراقی بە وڵاتی شکست ناساندووە و لەگەڵ ئەوە نییە بە هیچ شێوەیە کە چیتر مەسروف لە عێراق بکرێەوە بێئومێدن لە عێراق ئەمریکا بەڕاستی بێئومێدە بەڵام لەبەر بوونی ناریی وەکو ئێران ئامادەنین کە لە عێراق بکشێنەوە دەستبەرداری عێراق بن چونکە ئەو کاتە ئێران باڵا دەست دەبێ و هاوچێشەی ئەم ناوچەیە بەلای ئێراندا دەستچێتەوە و ئێران بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل دەخاتە مەترسیەوە ئەمریکا بۆیە ئامادەنی دەستبەرداری عێراق بێدەنا
ئیدارەی ترامپ و حکوومەتی ئەمریکا پێم وانییە ئومێدێکی زۆریان بە عراق هەبێت کە عراق بتوانێت بخرێتە سەر ڕێگای ئەم خەونێکی ئەمریکایی بوو لە عراق بیخاتە سەر ڕاستەڕەی دیموکراسی و ڕاستەڕەی بڵێن ئەوی کە دەوڵەتی مەدەنیەت و دەوڵەتی مافی مرۆڤ و دەوڵەتی دیموکراسی ئەمریکا خەونی پێوە دەدوینی بۆ عراق. سوپاس دەکەم کاک حەسەن کاتمە زۆر کەمەوە سەبارەت بەوەی کە ئەم هێرشەکاری یاری دەبێت لەسەر لایەنە شیعەکان بۆی کە ناکۆکیان هەبوو لەسەر سەرۆک وەزیران ینی ڕێک بکەون بڕامانە چونکە ئەومان لەبیر نەچێ حەزەکەم سەرنج بۆ یەک شتێک بگەێن ڕاشێشم ئەوە ئەبوو مهندس کە جێگیری فالح فەیاضە ئاسەرۆکی دەستەیە بەیانێکی توندی دەرکردووە لە بەرامبەرە فالح فەیاض بەیانێکی دەرکردووە دەڵێ ئەوە تعبیر لە حەشدی شعبی و لە ئێمە ناکە یعنی لە ڕاستیە ناکۆکیەکانی نێوان شیعەکان هێندە کەم نین هێندە بچووک نین کە وا بکات حاڵەتێکی وایە یەکیان خاتەوە و من بڕوانیە بەڵکو خراپترە چێ بەرەو قۆناغێکی ئەوە چێ و ڕەنگە و کاریگەریشە بۆ سەر خۆپشاندان نەکە بەڵام دوجار خۆ گروپەکانی حەجی شعبیش قاعیدەیان هەیە جەماوەریان هەیە دەکرێت سبەینێ لەو مەراسیمە بەدەیان هەزار کەس بێن و وایە لێ بکەن وتافات و دروشم ئەوانە لە دژی ڕۆژئاوا ئەمریکا بڵێنەوە بەڵام ئەمە کۆتایی کێشەکە نییە کێشەی عێراق و کێشەی ناوچەکە لەوە گەورەترە ڕەنگە ئامانج عێراق نەبێ لە بنەڕەتە بەڵام عێراق بۆتە مەیدانی یەکاڵاکردنەوەی ئەو ململانەی کە لە نێوان ئێران و ئەمریکا پێ دوای ئەمریکا سزای زیاتر بەرامبەر بە حەشت بگرێتە بەچووکە پێشتریش مەسەلەن سزای ئەمریکا بوو بۆ قەیس خەز عەلی بۆ لەیسی برای هەروەها بۆ خەمیس خەنجەر بازرگانی سونە هەروەها بۆ حسێن فاڵح کەویش سەرکردەیەکی حەشدە خۆی پێش لێدانەکەی کەیوان ئەمریکا بەڕوونی حکوومەتی عێراقی ئاگادار کردبەوە کە بەردەوامبوونی حەشد لە سەرپێچی و سەرکێشی ئەوانە قبول ناکرێت و بۆیە ئەو کار و دژەکارە ڕوویدا و لە هەمان کاتشە ئەگەر سەی لێدوانەکانی وەزیری دەرەوە وەزیری بەرگری ئەمریکا بکەیت بەڕوونی ئەڵێن ئەمە تەنها ئەمە بەس نییە و ئێمە بەردەوامە بین لە تەعدیبکردنی ئەو گروپانە و ئەگەر هەر ڕەشەیەکیان نوان بەرامبەر بە ئەمریکایان بەرژەوەندەکانی ئەمریکا لەوە زیاتر دەست دەکەینەوە پەلامار دێت ئەوانیش پێ دوایە بتوان مەترسی دروستکەن لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا بێگومان دروستیەکەن چکە ئەمریکای سەدەیان کۆمپانیای لە ناوەڕاست و خوارو عێراقەیە سەدان هاوڵاتی ئەمریکی لەو ناوچانە لە کۆمپانیەکان ئیشەکەن سبەینێ دوور نییە لەم گروپانە پەلاماری کۆمپانیایەک بن پەلاماری چەند هاوڵاتیەکی ئەمریکا بن ئێمەش خۆ شەرط نییە لای ئەمریکا زۆر گرنگە و چەندی بنکەی هەیە و سەفارەی هەیە و کونسوڵی هەیە لە شوێنەکان ڕەنگە پەلامار بدرێن ئەو کاتە دۆخەکە ئاڵۆستر ئەبێ و من بەش بە حاڵی خۆم پێشبینی ئەوە کەم کە لە 2020 دۆخی عێراق بەرەو ئاڵۆستر و خراپتر ئەڕواوە ململانێ و پێکدادەکان ڕەنگە گەورەتریش بن. سپاس بۆ بەرەزان حەسەن بارام نووسەر و چاودێری سیاسی لە ستۆری سەرکی هەروە لە هەولێرەوە کارە خۆشنا و سەرۆکی یانیستی ئەمریکی کوردی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.